بەڕێزان دووبارە سڵاوتان لێ بۆ فەرم بەردەوامی لەگەڵتان بەڕێز نوێنەری وەزارەت بریا لەسەر و کورسێ لێرە ئامادە بوویتە ئێستا هەواڵان سەرنجیان هەیە بە تایبەت کاک حەسەن عەلی وەکو دەرهێنەرێکی کورد پرسیارەکانی ئاراستەی جەنابتانەکات هیوادارم لە ئایندە وەڵامی بدەنەوە فەرمو چی پێڵی ئەگەر نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری لێرە بووایە پێم وت کاکە بادانیشین بەیەکەوە پلان دانین بۆ پێشخستنی ئایندەی سینەمای کوردی و چارەسەرکردنی ئەو شێشانەی کە ئەم بۆ چوونە هەڵانەی کە لە نێوان لە ئەندامانی وەزارەت و سینەماکاران هەیە با بە یەکەوە دابنیشن و دانووساندن بکەین و بگەینە ڕێگە چارەیەکی باش. زۆر باشە ئومێ دەکەم دڵنیاشم لەوەی کە وەڵامەکانی جەنابیشتان ئەگەر لێرە بووی تا هەر پۆزتیڤە بوو هەڵبەتە ڕەنگە ئێوەش ئەو نیەتتان هەبێ کە گوێ لە ڕەخنەی بنیاد نەرانە و دڵسۆزانە بگرن ئێستاش بمبورە وابزانام جەناب سەرنجێک تێوتە وەڵام منوتم ئەگەر نوێنەری بەڕێز وەزارەتی ڕۆشنبیری لێرە بووە پێمەوت پێداچوونەوە بۆ بڕیارە بکەنەوە بۆ پرۆژه یاسایی کە بۆ کاری فیلمسازی دەتانەوێ ئەو تەوژمەی کە بەرەو هەڵکشانێکی بەرچاو چووە بەرەو دوای و بەرەن چونکە بەڕێوەبەرایەتەکانی سینەما ناکرێت لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی گشتی ڕۆشنبیری و نەری پارێزگاکانی وێک بخرێن بۆیە دەبێت دامەزراوەی گشتی سینەما لە کوردستان دروستکەن ومێ دەکەم پێداچوونەوە بۆ پرۆژه یاسای بکەنەوە. بەڵێ فەرموو ببورە پێشەکی بەخێراتنی هەرسێ میوانە بەڕێزەکە دەکەم من سەنگەر ئەحمەد ساڵح خوێندکار پرسیارێک ئاراستەی بەڕێز کاک حەسەن دەکەم. ئایا کاک حەسەن تۆ تێبینی و نەکردووە کە هەموو هۆکارەکانی گەڕێنەوە بە حکوومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری وا هەز ناکرد بینەری کوردیش یاخود تاکی کورد بە چاوێکی سووک سەیری سینەمای کوردی ئەکات و خەمسادانە چاودێری سینەمای کوردی دەکات پێدوانیە هیچ کام لە ئێمە نەبوونێتە چاودێر بەسەر فیلمسازان و فیلمکاران و سینەماسازانەوە لە کوردستان ئەوەندەی سێری سینەماسازان و فیلمسازانی بیانی دەکەین و ئەوەندە سێری فیلمە کوردەکانی خۆمان ناکەین لەگەڵ ئەمانەشدا نەبوونی ڕەخنەگەنی سینەمایی شارەزا لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا لێرەدا کەواتە بەشێکی زۆر لە هۆکارەکانی بەرەو پێشنەچوونی سینەما لە کوردستاندا تاکەکانن نەک حکوومەت هەروەها سینەماسازانیش نیان توانیوە سەرنجی بنەری کورد ڕابکێشن لە فلیمەکاندا. بەڵێ زۆر سپاس کاک سەنگەر بەڕێز کاک حەسەن فەرموو. سەبارەت بە پرسیارەکانی ئەوەیە کە خەڵک تێڕوانینیان هەیەیان بینینێکی خراپیان هەیە بۆ مەسەلەی سینەما ئەڵێ بەکەم سەیری سینەما ئەمە جاران بوو ئێستا ینی بڵێم 10-20 ساڵ زووتریش خەڵک ئەم تێڕوانینە هەبوو بەڵام ئێستا زۆر کەم بۆتەوە من لەو بیر و باوەڕەدام کە خەڵکێکی یەکجار توێن و هەیە بۆ بینینی سینەما بە تایبەتی سینەمای کوردی یعنی ئێستا ئەگەر بازاڕی سینەما هەبێت فرۆشی فیلم هەبێت ینی لە سەدا هەشتای خەڵکی کورد بە پیا و ئافرەت و منداڵ و گەنج بینەری سینەمان یعنی ئەم تێڕوانین نەماوە بەڵام ڕەنگە لەوانەیە زووتر کەمتر ئەو شتە هەبووە بینەر هەبووە ئەمە یەک سەبارەت بەوەی کە ڕەخنە نییە لە ناوەندی سینەمای کوردی ڕاستە ئەمە چونکە خۆی سینەماکە سەرەتا ئێمە ئەو ژمارەی سی فیلمی درێژی سینەمایی لەگەر ئەو 150 کورتە فیلمێک کە هەیە ژمارەیەک نییە بۆ ئەوەی کە قاعدەیەک ئەساسێکی سینەمای پتە و دروست کرد بێ یەکێک لە هەر نەقسە هەرە گەورەکانی پرسیارەکە زۆر جوان یەکێک لە هەر نقستانی گەورەکانی سینەمای کوردیەوەیە لەگەر دەستپێکی ڕەخنە دەستی پێ نەکردووە ئەوەش پێویستی بەوەیە کە خۆیان لە ناو خۆیان سینەماکاران و یا خەڵکی ڕۆشنبیر پەرۆ بدەن چونکە سینەما بەوە زۆر پێشەکەوێت کە ڕەخنە هەبێت ئەگەر ڕەخنە نەبێت زوو ئەو سینەمای ئەکەوێت ئەو خاڵێکی هەرە گرنگ بوو کە ئیشارەتی پێدا زۆر جوانە یەکێکی تر لە مشکلەکانەوە لەبەروی کە بینەری کورد ئێستا بینەری هەشتاکان نییە بەستەنیا تەلەڤیزۆنەکەی کەرکووکی هەبێت ئێستا MBCەکانی لە بەردەستایە ئێستا یەک دنیا بڵێن ڕۆشنبیری سینەمایی گەشەی کردووە ڕازی نابێ بە شتێکە کواڵەتی نزم بێت گوتم بینەری ئێستا بینەرێکی تێگەیشتووە بینەرێکی چاوکراوەیە بینەرێکی جوان ئەبینێت کەواتە هەر بە ئاسانی ناتوانیت چیتر سەرنجی بینەری کورد ڕابکێشی چونکە بینەری کورد لێڤڵی زەوقی بەرز بووەتەوە بەس زەبت پێویست بۆ دەکە بۆیە من لە بیدات قسامتم من بۆ داگوتم تۆ ناتوانانی بە ئاسانی ئەوەندە ڕزات بە بینەر بکەیت
بینەر بابا ئەو زۆر باش فێر بین جا بتوانانی ئەم بینە ڕازیکەی حەزانێش ئەو لێڤڵە بەرزەکەش نابینێ ینی ئەو ئاستە بەرزەکەش نابین لە شوێ بیبینین ئەڵێم باشە تۆڵی تاکی کوردوایە وایە ئەوی بەرز بۆ تۆ باشە لە شوێ بیبینێ شتە بەرزەکە کوا بیبین تۆ نزمەکەش نەنیسم هێنە بەرزیژە ینی تۆ ئێستا مەسەن 15 بەرهەمی کرچووکاڵ بکەیت لەسەر یەک بیکەی زۆر باشترە وەک لەوەی نەیەوەی یەکدانەکەی لە 4 ساڵ جارێکەویش بۆ تۆ ئینتیباع وەرەگرێ خەڵک نەڵم بیکەی نەڵم بەرابری ئەو بودجەی کە لە فیلمی خەرجەکەم داوا بکەم لە کاگازات ئەو فستیڤالانە کە دەستخۆشی لێ یەکەم کە بەڕاستی یەکێک لەوانەی کە جوڵی کردوتە سینەمای سلێمانی بەتایبەتی ئەڵێم ئەوەیە کە ئەو فستیڤالانە ئەکرێتەوەوانە من پێم خۆشە کاگازات لێرەوە پێڵم کاگازات بەحاولە بکەی ئەو فلیمانی کە لە فستیڤالەکانە ئیشەکە حتا ئەوانەی کە خەڵاتیش بەدەستدان هەتا ئەوانەی کە فلیمی میوانیشن من حەزەکەم دوای فستیڤال کە تەواو ئەبێ وەرزەنمایشێکی بۆ بکەیتەوە لە سلێمانیا و خەڵکی ئەتیادی خەڵکی ئامیش بۆی بچێت با بە بلیتیش بچێت بۆی خەڵک بزانێ کە ئیشوکارەکانی فلیمسازانی کورد ئەکتەرەکان مۆسیقای فلیمەکان کورە هەموو سیناریستەکانمان هەمویان ئەمانە بنەرسن بەڵێکەوانم بیتێ من سەر ڕای دەستخۆشی لە کاکەریم خاوەنی سیتی سینەما لە سلێمانی کە لە سەیرانگەی سەرچنار 4 هۆڵی سینەمایی زۆر باش و تا ڕادەیەک بەرچاوی کردوێتەوە پرسیارەکەم ئەوەیە ئەکرێ ئێمە بچین لەوێ بپرسین ئامارێکی ڕۆژانەوە بگرین بزانین چەنە بینەری خەڵکی سلێمانی کوردستانی هەیە نییە کاکە ئێمە بەڕاستی زەوقی بینینمان هاتوێتەوە سەر کەناڵە تەلەڤیزیۆنەکان و کەناڵە ئاسمانە بیانیەکان فیلمەکان لێەوە بینین ئێمە سحری سینەما و هۆڵی تاریک و سکرینی گەورەمان لەبیر چۆتەوە دەبێ ئەمە ببوژێنینەوە دەبێ من ڕام وایە بە بڕوای من دەبێ ئەگەر بەبێ پارێش خاڵەکەێت چۆن بیبوژێنەوە ئەبێ حکوومەت ئەبوژێتەوە یا بە عەقڵی هونەری یا بە هەردووکی من سەرەتا ژوتم دوالیزمێ ئێستا لا سەنگە حکوومەت غایی بە ئەوی تر باشە حکوومەتیش پشتگیری ئەبێ بکە هونەرمەندان و فیلمسازانیش نابێ لە بەرچاوی ئەوەی کە پاریان نایەتەوە دەست فیلمەکانیان نەنێرنە هۆڵی سینەما دەبێ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام چی بکەن یعنی ئەویش مافێکی خۆیان قابلە چاکە بکەن و بیرن بەدەم شاشەوە بەرهەمەکە مادەم حکوومەتی هەرێمی ئەویش مافی خۆی نییە پارەی دەست بکەوە خۆ پیاوەتێکی بۆ بمێنێتەوەی کە ببوورە ئەبێ ئێستا ئێمە قوربانین ئەم نەوەیەی فیلمسازانی ئێمە بە بڕوای من تا 10 ساڵی تریش ئێمە قوربانین و دەبێ و قوربانیش قبولکەین لەبەر خاتری پێشخستنی هوەری سینەما و لەبەر خاتری میلەتەکەشمان باشە بەڵام ئەگەر بۆ نمونە بۆ قوربانی دروست بکەین لە کاتێکا بۆ نمونە بودجەی کوردستانەوەی زەحمەت تێ ناچێکە بەشێکی لێ هاوکاری نەشونمای هوەری و سینەمایی بەرهەمێنانی فیلمسازی من چەند بارەیەکەمەوە وەزارەتی ڕۆشنبیری درێخی نەکردووە و کەم درێخ بۆ لەو زۆر باشە بەڵام ئەم ئەڵە درێغی نەکردووە کام دەرهێنەری کورد لە کوردستانە فیلمەکەی ئەگەر جایزەشی وەرگرت بێ توانیوەتی ئۆتۆمبیلێک و خانوویەکی پێ بکڕێکەلانی کەم خەیاڵی لای کریمانگانە نەبێت و دانیشە ئیش بکات نییە لە 100 یەک دەرهێنەر لەوانەیە لە 100 دەرهێنەر یەک دەرهێنێت تۆزێک خەڵاتەکانی باش ببێ وەزعی خۆی پێ باش کردی ئەوی تر هیچیان وەزعیان باش نییە لێرەدا لە هەموو دنیاش نەکار سینەمەکار ئەوەی هونەرمەندە بازاری هەیە بەرهەمەکەی چێتە بازارڕەوە ئیراداتی هەیە دەرهێنەر بۆ خۆی کۆمپانیایەک فیلمێکی بۆ بە بەرهەمدێنێت دەست حەقەکەی پێشترۆ گرتۆ فیلمەکە لە سینەما ئیشکە ئیشنەکە دەست حەقەی خۆی گرتۆ کۆمپانیا ئازانێت چەند ئیراداتی هەیە گرفت لێرە ژیانی هونەرمەندەکان یعنی ژیانی هونەرمەندەکان لەوەیە کە یاسا و سیستەمێک هەبێت بۆ ئەو سوڕانەوەی ئەو ئالێتە دواتریش بۆ کۆپی نەکردنی لەوانەیە هەر بە مۆبایل لە سینەماکە تەسڵ بکرێت هەموو کەس هەیبێ فەرموو بەڕێز کاکسۆرە عفو مامۆستا حسێن لە درێژەی قسەکانی مامۆستا ئازادە ئێمە کە کارێ بکەین کە چاوی بینەر لە شاشەیەکی بچووکی ماڵەکانەوە بگوازینەوە بۆ شاشە سیحراویەکە و فەزا سینەمایەکە ئەمە واقعەکە کە ئێمە ئەمانەوێت بەڵام لە حاڵەتێک هاتووە کە چۆنەڵی هوەری سینەمای کوردی کارێکی وای نەکردووە تەسیرە بکاتە سەر گەورە بازرگان و سەرمایه‌دارەکانی کوردستان لە کاتێکا کە خەریکی دروستکردنی مارکێت و بازار و تەلارە بازرگانیەکانە بن بیر لەوەش بکەنەوە لەگەڵیات هۆڵێکی سینەما دروستکەن کەواتە ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەیەوە ئێمە هوەری سینەما هاوتەریب نییە لەگەڵ لایەنەکانی ترە بەڵێ من پێشتری شەر قسانەی جەنابتم کرد باسم کرد لێرەدا یاسا هەیە مەسەرەن حکوومەت ئەڵێ هەچ کەسێک ئەگەر بێ و مزگەوتێ دروستکە لە داخلکردنی گومرگ لە حدودەکان مەرزەکانی کوردستانەوە گومرجی لێوەرناگرێ
کابرای تاجر زۆر پارێکی زۆر قازانجەکە ڕبعی ئەو پارێکە قازانجەکە لەوەی کە لە گومرگ نادا بە حکوومەت مزگەوتەکەش بە بەلاش دروستەکە و قازاجی ژەخاتە جیرفانی خۆی و لێرەدا بۆچی مەسەن بڕیارێکی ئاوا درراوە ئەی مەسەن ئەم هەموو دەوڵەمەندە هەم ئیسراد و تەزجیرە هەیە ئەم هەموو شارستانت پێشکەوت نهەیە یعنی بەدەیا و بە سەدان دەوڵەمەند هەیە پارێکی خەیاڵیان لە خاکی ئەم کوردستانە دەستەکەوێ بۆچی حکوومەت بە یاسایەک بە ڕێسایەک دەرسەدێک لە قازانجەکانان لەو مەعاملاتانەی کە ئیکەن بێتەوە ناو کەلتور نەکەر بەس بۆ سینەما پێویست بەوە ناکە حکوومەت ساڵانە 6 میلیۆن دلاری کە لە وەزارەتی بۆی تەرخان کراوە ساڵی 6 میلیۆن دلار وەزارەتی ڕۆشنبیری وەریەگرێت هیچ پێویست ناکات تۆ ئەم پارەی لە بودجێ حکوومەت لە دارایی وەریگری تۆ ئەتوانی بەس لە بازرگانەکان و ئەو مەعاملاتانێک کە کراوە لە هەر جۆرە بازرگانیەک دەرسەدێک بێتەوە ناو وەزارەتی کەرکوو نەک 6 میلیۆن مێڵێم 100 میلیۆن دلار دێتەوە ناو وەزارەتی ڕۆشنبیری بە ئارەزوی خۆت دەیان هۆڵی سینەمای پێ دروستەکەی لە شارەکانە کۆمپانیای گەورەی سینەمایی دروستەکەی ئەو کاتە بێت دەرۆزە بکەی پەیدا دەرێنەر پەیدا بکەیت بە تایبەتی پایتەختی ڕۆشنبیری کوردستان کە سلەیمانیە بەڵێ پێ دوایە مەسەڵەن خەڵکە ناچێ بۆ سینەمایان سینەمای کەمە نییە مەسەلەکە لێرە پلان دانراوە من وتم ینی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت هەموو دەمێک ئەبێ ئستیعانە بەو کەسانە بکە کە پسپۆرن لە سینەما هەموو گرفتانە حەلە لە پایتەختی کوردستان لە هەولێر هەستەکەی وەکو پێویست گەشە بەلایانی فەرهەنگی و هوەری راوە بە تایبەتی سینەما هەر من زۆر جار ئەم قسەشەکەم لێرە لە ڕاگەانی کەش باسم کردووە زۆر عیبە هەولێر پایتەختی کوردستانە هۆڵی سینەمایتیانە بەچەڵی شارستانە ئەم هەموو ملیارە بە جادە و قیر و جسر و دار و بەردرا چوار عانە نەبوو بە دوو هۆڵی سینەمایدان دەتەوە بەڕێز نوێنەری وەزارەت لێرە نیە تا وەڵامت باتەوە بەڵێ فەرموو هیواتە فلیمساس دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەمم لە بەڕێز کاک حەسەن عەلی وەک دەرهێنەر کاک حەسەن بە بڕوای جەنابەت من لە دووتوی ئەو گفتوگۆیی لە جەنابتان ئەبینیم ڕوئیایەکی جوان لە دیدی هەمووتانەوە ئەبینم هەستەکەم خەونێکی جوان بۆ سینەما هەیە هەستەکەم یعنی هەمووتان بە پەرۆشەون بۆ لەدایکبوونی سینەمایەکی مۆدێرن بە بڕوای من گرفتەکان یا با بڵێن قەیرانی سینەمای کوردی تەنها حکومەت نییە لە هەمان کاتیشا تەنها سینەماکاران و فیلمسازان نین بە بڕوای من هەردووکیانن بۆ وەزارەتی ڕۆشنبیری ڕەنگە هەتاوەکو ئێستانە لە ساڵانی ڕابردووە هەستاوە بە دروستکردنی چەند ڤیستیڤاڵی لە ڤیستیڤاڵی کورتە فیلم ئەم ساڵ ڤیستیڤاڵی مناڵان نەڕانیە ڤیستیڤاڵی فیلمی دۆکیۆمنتەری لە مانگیدایا بۆ لە هەڵەبجەی شەید بە بڕوای جەنابەت دروستکردنی ئەم جۆرە ڤیستیڤاڵانە هەنگاوێک نییە بۆ کەمکردنەوەی قەیرانی سینەمای کوردی ئەو پرسیاری یەکەمم لە جەنابەت پرسیاری دوم حەزمە کرد نوێنەری وەزارەت لێرە بووە بەڵام بە ناچاری ڕوو لە مامۆستا ئازاد دەکەم مامۆستا ئازاد جەنابتان بۆ بیر لەوە ناکەنەوە یعنی کە ڕەنگە پارە و بودجە تەنها هۆکارێک نەبێ بۆ سەرکەوتنی فیلمێکی پرۆفشنال جاری وا هەیە ڕاستە پارە هۆکارێکی ڕئیسیە بەڵام لە هەمان کاتە تاقە و توانای ستافێکی فیلمسازیش خۆی بۆ خۆی هۆکارێکی گەورەترە جاری وا هەیە بودجە هەیە بەڵام وەکو پێویست ستافێکی پرۆفشناڵە دەست ناکەوێت بۆ بیر لەوە نەکراوەتەوە یعنی کە ئەم هەموو هۆڕکشۆپە ئەم هەموو هۆڕکشۆپە ئەم هەموو دەوراتە ئەم هەموو شتە لە وڵاتانی دەرەوە ئەکرێتەوە بۆ هەتاوەکو ئێستانە بیر لەوە نەکراوەتەوە دەرهێنەرێک بڕاتە دەرەوە بخوێنێ کامێرامانێک بڕاتە دەرەوە بخوێنێ ڕووناکیەک کەسێک بڕوا کاری ڕووناکی بکە کەسێک بڕوا کاری دەنگ هەڵگری بکە ئایا ئەم جۆرە کەسانە بۆ بیر لەوە نەکراتەوە خولی تایبەتیان بۆ بکرێتەوە بۆی کە گەڕانەوە کوردستان بتوانن فیلمی جوان دروستکەن تاوەکو سینەمای کوردی لەو قەیرانە ڕزگاری بێ زۆر باشە سپاس بۆ بەڕستان بەڕێز مامۆستا ئازاد وەڵامی پرسیارەکەی سەبارەت بەڕاستی ئێمە وەک بەڕێوەبەراتی هونەری سینەمای سلێمانی درێخیمان نەکردو لەو بوارێشە ئێمە بۆ 4 تا 5 خولی ڕاهێنان نەک وەرکشۆپ خولی ڕاهێنانی فراوان بۆ ماوەی 40 ڕۆژمان کردوتەوە بۆ سیناریۆ بۆ دەرێنان بۆ وێنەگرتن بۆ مۆنتاژ بۆ نواندن بەڵام بەداخەوە کەمترین ڕێژەی بەشداری
ئامادەبوونی هەبووە ئەوە بە خۆشحاڵی لێرە کردوتانەتەوە بەڵێ لە شاری سلێمانی ئازیز بوون مامۆستاکان مامۆستاکان مامۆستا تاهای کەریمی بڕوانەمای بەکالۆرۆسی لە سینەما کاک کەیوانی یوسفی بەکالۆرۆسیێت لە وێنەگرتنە کاک ئازاد کەرکوچی هەروەها کاک ئەحمە مەحموو ئەگەر ئەڵمانی و ئیسپانی و فارس بوونا بەشداری زۆرە بوو نا بڕوام وانە لەوانەیە لایەنێکەوە بوو بێمە بەڕاستی میدیاکان سەرەتا جەنابەت شتێکت فەرموو کە ئایا میدیا توانیوێتی بێتە ناوکای سینەما و گەشەی پێ باوبەرزیکاتەوە لە میدیاکانە لەوانەیە هاوکاریمان نەکرابێ بۆ ئەوی بانگشەی تەواوی بۆ بکەین و بەڕاستی زۆرێک لەوانەیە کە لە خولی وێنەگرتنا بەشداریان کرد بە خۆشحاڵی و ئێستا وێنەگری زۆربەی کەناڵە ئاسمانەکان زۆر باش بۆ سەبارەت بە خوێندن بەڕاستی حەقەیە وەزارەتی ڕۆشنبیری فیلم سازان بە ڕاوێشکردن لەگەڵ بەڕێوەبەراتەکانی سینەما و فیلم سازانی دەروی بەڕێوەبەراتەکان کەسانی پسپۆر بنێرێ بۆ تەواوکردنی خوێندن وەک مامۆستا محەممەد جانۆ کە توانی ماستەر لە بواری وێنەگرتن بەدەست بێنێ لە وڵاتی کۆری زۆر سپاس هیوادارم بەڕێز جەنابی وەزیر لەسەر سەرنجەکانی بەڕێزیان و ئامادەبووان ئاگایی هەبێت لە پرۆگرامەکەمان و دواتر ئەوەی کە ممکن بێ ئەوەی کە لۆجیکی بێ جێبەجێ بکات فەرموو بەڵێ من بۆ وەڵامدانەوەی پرسیاری ئەو ئازیزە وەزارتی ڕۆشنبیری لە هەموو دنیا سێ ئەرکی هەیە ئەرکی یەکەمیانەوەی هەموو توانایەکانی هوەری و ڕۆشنبیری لە بواری شان و سینەما و شێوەکاری و نووسین و شعر و ئەدەب و هەر هەمووی کۆکاتەوە پەرەی پێ بدە ئەرکی دووەمی ئەوەیە تەعبیعەی جەماوەری پێ بکە بینەر خەڵکی پێ بکە ئەم شان و سینەما و شعر و ئەدەب و شێوەکار و هوەرێک گشتی بگەێنتە خەڵک لە ئاخرین گەڕەکی ئەو سەری سلێمانی تا ئاخی ئەو سەری سلێمانی تا قەزا و نەحیەکان تا دێهاتەکان ئەمە هەموو نمونەی جیهانی و تاقی کراوەتەوە ئەم شتانە ئەمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر وانەکات هاوڵاتەکەی لە شەقام سەقەتە بێ چونکە هیچ مەشاعیرێکی ئینسانی پێناگا زانستێک هەیە نە لە قوتابخانە فێریە بیت نە لە هیچ شوێنێک فێری نابێت نە لە مزگەوت فێرەبی لە هیچ شوێنێک ئەمە فقط لە هوەر و لە سینەما و لە شانە و لە شێوەکاری لەمانە فێریە بیت زانستێکی ئینسانیە ئەبێ لە ڕوحەتی هوەر و ئەدەبەوە ئەم شتە بە تۆ بگا بۆەوەی عقلێکی زەهنێتێکی ئینسانی پەیدا بکەیت ئەمە ئەرکی دووەمی وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی سێمیەوەی نەوەیەک دروستکە بەردەوامی بەو هوەرەیە بداتن کە مەسەرەن دەرهێنەرەکان نووسەرەکان شاعیرەکان ئەوانە ئەمرن خەڵکێکی کە بێت لە شوێنیان فێریانی کردی ئامادانی کردی کە تەمەنیان تەواو بۆ ئەوانە کوژانەوە خەڵکی کە ئامادە بێ کۆمەڵێک دەرهێنەر و سیناریست و وێنەگری دیکە یەکسەر بێتە جێگایان ئیش بکە ئەبێ بەرنمەیەکی مستەقبەلی هەبێ بیر لەوە بکاتەوە پاشی 20 ساڵیکە چ جۆرە دەرهێنەرێکی هەبێ بینەرەکەی پێویستی بە چییە حەزی لە چ جۆرە شانوویەک و چ جۆرە سینەمایەکە بیبینێ وەزارەتی ڕۆشنبیری ئەمە ئەم پلانەی تێدان نییە ینی من گرفتەکە لەوەدایە دابڕاوە ناو بازنەیەەکە بە خەڵکەوە نەبەستراوەتەوە بەڵێ دەست خۆش زۆر سپاس فەرموو کاکسرەوت بەڵێ سرۆت محەممەد ئامادەکار پرسیارێکم بۆ کاگازاد ئایا یعنی ئەو فیلمانی کە دەستە بژێرت کرد لە سەرەتای بەرنامەکەیە کۆمەڵە فیلمی زۆرن و شەرەفێکی گەورەیە هەم بۆ کورد و هەم بۆ وەزارەتەکەی جەنابیشتان ئایا بۆچی بە ئێمەت نەناساندووە ئایا تۆ ئەرکرد لەسەر ئەوە نییە کە بە گەنجی ئەمڕۆی بناسیێنیە و فیلمانە کە ئێمە ئەم شەرەفانەمان هەیە ئەم شتە گەورانەمان هەیە تا ئێمەش ئێمە ینی دوای ئەم سەردەمە ینی چۆنڵی حکوومەتی داهاتوین کاربەدەستی داهاتوین تا ئێمەش زیاتر هەوڵی زیاتر بدەین بۆ ئەو شتانە و پرسیاریشم بۆ کە حسێن دووبارە ئێمە شتەکان گەنجن هەمومان گەنجی ناتوانێت تێرە کاگڕنج ینی قسەکان زیاتر لەسەر گەنجەکان بکرێت کە ئێمە ینی نەوەی داهاتوین ئایا ئێمە کەنەوەی داهاتوین و کە حکوومەت و کاربەدەست و کۆمەڵێ کەواتە دەرهێنەری داهاتویشین بۆچی تۆ لە خۆت نەبووراوی لە خۆت نەبووراوی فیلمەکانت هەر نەبردوێتە هەر بردوێتە دەروانە بۆ نەبوورایی لە خۆت فیلمەکەت بە بەلاش پێدەیە کەناڵەکانی ڕاگەاندن بۆی من بیبینم تامو چێژێک لە دڵما دروست بێ بۆی سبێنێکە بووم بە شتێکە بووم بەیانە تامو چێژی و فیلمانەی تۆ بێتەوە خەیاڵم کارت بۆ بکەم بەدڵ کارت بۆ بکەم بە ڕوئیا کارت بۆ بکەم کۆمەڵی عنی کاری زۆر هەیە کە ئێمە پێویستە گەنجەکان لەم حاڵەتە شەیدا بکرێن بۆی تاوەکو بتوانین زۆر سپاس سپاس هاوڕێگیان فەرموو من هەوڵەیەم بۆی وەخت زۆر لە بەرنمەکەت نەگرم ئێمە وەک بەڕێوەبەراتی هوەری سینەمای سلێمانی تا ڕادەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و لە وەرزەکانی فیلم لە شاری سلێمانی و لە دەروی شاری سلێمانیش زۆربەی ئەو فیلمە کوردیانەمان نمایش کردو و فیلمە درێژەکان و فیلمە کورتەکانیش لە سەرەتای بەرنمەکەشە عەرزی جەنابتم کرد کە ئێمە ئەو فیلمانەمان نەگەر لە شاری سلێمانی بەڵکو لە قەزا و ناحیەکان و لە لادەکانیش نمایش کردووە سەر ڕایەوە ئێمە بە هاوبەشی گەلەری ئارام و بە هاوبەشی
کۆمەڵی هونەرە جوانەکان فیلمی بیانیش بە سابتایتڵی کوردی لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان و لە هۆڵی گەلەری ئارامی شێوەکاری نمایشمان کردوون بۆ ئەوەی هەم لاوانی ئێمە هەم کەسانی بە ئەزمموی بواری فیلمسازی بەردەوام تێکەڵاو بن بە سینەما و ئێمە لە کەرکک لە هەولێر تەسەورەکەی لە هەموو قەزاو ناحەکان لە پێنجوێن لە کەلار لە کفری لە خانەقین من خۆم چوون بۆ دووز و بۆ جەلەولا بۆی فیلم نمایشکەم خۆم کاوە ئەرکی منە بەڵێ ئەرکی منە ئەگەر نەشمانتوانی بێ بە پێوەیەکی بە پێی پێویست ئەکتیڤیتی بین بە بوارە داوای لێبوردنەکەین ومێ دەکەین لایەندا زیاتر ئەو خزمەتە بکەین. دواپەیامی بەڕێستان چییە بۆ باسەکەمان؟ وڵاهی من داواکەم لە بەڕێستانەوە لە کەناڵە ئازیزەکەتان لە بەرپرسیارانی حکوومەت بە تایبەتی لە نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری پێویستە مۆزەی فیلم و سینەما لە کوردستانە بکرێتەوە. پێویستە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە هۆڵی سینەما بکرێتەوە. پێویستە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە فێستیڤاڵی جۆرەجۆر بۆ فیلمەکان بکرێت. پێویستە دامەزراوەی سینەمایی گشتیدا بمەزرێنرێ و هونەری سینەما پشتگوێ نەخرێ. پێویستە ئەدەبیاتی سینەمایی کاک ڕەنجپەرێ پێ بدرێ بەداخەوەیڵم ئەم گۆڤاری فیلم بەڕێوەبەراتی و نەری سینەمای سلێمانی پەخشیوە کرد و بڵاوە کردەوە لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەداخەوە لە کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستانە و گۆڤارە وەستێنراوە کە ئەدەبیات ئەو بە ڕێزێک پرسیاری کرد لە ڕخنەی سینەمایی بە ئەدەبیات پێشەکەوێ ڕێگەزێکی پێکەنەری سینەمای وەستێنراوە داواکەین گەشە بدرێ بە ئەدەبیاتی سینەمایی پێویستە بە ڕێوەبەراتەکانی سینەما زیاتر گەشان پێ بدرێ و من تکاکەم نەلکێنرێن بە هیچ بەڕێوەبەراتێکی گشتیەوە بە غەیری دەستگای گشتی یا دامەزراوی گشتی سینەما و پێویستە ئێمە ئەکادیمیا و پەیمانگاکانی سینەما لە زانکۆکانی کوردستانشا گەشە پێ دوا کۆمنتی بەڕێستان بەڵێ وڵی من ئەمەوێ گلێک بکەم گلێک بکەم لە سەرۆکی حکوومەت کاک دکتۆر بەرهەم کە لە کابینەی پێشوو سەرۆکی حکوومەتی پێشوو لە نمایشی هەموو فیلمە سینەماکانە لە هۆڵی سینەمای کریستال و هۆڵی پێشەوە و هۆڵی شەراتۆن لە هەولێر ئامادە دەبوو. ئەمە پشتیوانێکی زۆر باش بۆ سینەما کاران هەروها وەزیری پێشووی ڕۆشنبیریش کە کاتی فیلمسازەکان لە خەڵاتەکان هاتنەوە پێشوازی کرد و هەموو میدیاکانی بان کرد بۆی لە کەناڵەکان پیشام بدەن کە ئەمە کارێکی گرنگیان کردووە. بەڵام لەم کابینە ئەمە نەکراوە من داواکارم کە بمان بینن هەروە پێشوو سەرۆکی حکوومەتی پێشوو مانگانە سینەماکاری ئەبینی و هاوکاری سینەماکارەکانی شێکرد بۆ ئەوی کە فیلمەکانیان بکەن. زۆر فیلم سازێ لە دەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری خۆی هاوکاری کردووە. من گلێکەمەوەیە کە لە سەرۆکی حکوومەت و وەزیر ڕۆشنبیری سینەماکارەکان بیان بین لە نزیکەوە هەموو مەعانات و گرفت و مشکلەکانیان زۆر بە جوانی گوێ بدەن چکە هەمومان مەبەستمانەوەی هەم ئەوان وەکو حکوومەت هەم ئێمەش وەکو هونەرمەند و سینەماکار هەمومان یەک ئامانجمان هەیە کەواتە بە دانیشتن هەموو گرفتەکان چارەسەر دەبێت. زۆر باشە دەستخۆش بەڕستان وەکو ئەکتەرێک و ئاوکات وەکو بینەرێک من حەزیشم کە سەرەتا ناویشم وەکو بینەرێکین بێت ئەو قسانی کەم نیکەم من وەکو بینەرێکی سینەمایی وەکو بینەرێک کە لەم شارەیە ئەژیم و حەز بە نەخسی سینەماکەم تەمەنام ئەوەیە وەزارەتی ڕۆشنبیر لەگەڵ فیلمسازان و فیلمکارانی ئەم بوارە بکەونە ڕێکەوتنامەیەک لەسەر پرۆژەیەک کە ئەم پرۆژێ بێتە هۆی ئەوەی جارێکی تر سینەما بکڕێتەوە بۆ هۆڵەکان ئەویش ئەو پرۆژەیە بێ کە حکوومەت دارایی و مادیات ئەوانش هوەری و کاری باش بەما بە هەردووکیان بکرێت سینەماکان و هۆڵەکان سەر لە نێو گەشە بکات و داهاتی ئەو بڵێن ئەو پارانی کە دەسەکەوێت لە سینەماکان کە ئەرزەکرێ بۆ حکوومەتیش و بۆ ئەو کەرتە تایبەتە بێکە لەگەڵ نایشەکە و هیوادارم فیلمسازان ئیتر بەس بۆ فستیڤالەکان خۆیان ئامادەکەن ئێمەش حەقی ئەومانەیە ئیشەکانیان بینین. تەمەنایەکی تریشمەوەیە خۆزگا من وەکو بینەرێک وە ئەم گەنجانەی کە لێرن ئەم بەڕێزانەی کە لێرن وەکو بینەری سینەمایی ئەکتەرە سینەمایەکانمان بناسین ئێمە هەمان و نیمانە ئێستا ئەوەی کە ئێمە بیناسم من شخصی خۆم بیناسم فیلممان زۆر دیوە بەڵام ئەوەی کە باسەکرێ کۆماڵێکی کە من یەکێک لەوانەش کاکشوان عاتوفمانەیە خۆزگایە مەسەرەن چەندین کەس فیلمەکانی کاکشوان عاتوفی بینە کە زۆربەی زۆرمان نەماندیوە تەمەناکەم دەرهێنەرەکانمان بناسین تەمەناکەم ئەکتەرەکانمان بناسین ئێستا کە باسی تۆم کروزەکەی لە هەموو عالەمە لە هەموو دنیای خەڵگەی ناسێ بەڵام ئێستا وەرە باسی ئەکتەرێکی خۆتەکەی کە شوان عاتوفە لە سەتادەی میلەتەکەی خۆ نایناسێ ئەمەش بە خۆی بەڕاستی گرفتە تەمەناکەم ئەوەنەی چاومان ئەحساسمان
ببینینی ئەو ئەکتەرە جوانانە ببینینی ئەو ئیشە جوانانەی کە ئەکرێ بۆ لە ناو کووردا بە تایبەتی لە ناو شاری سلێمانی ئەمە جارێکتر پێیان ئاشنابین و جارێکتر بیابینەوە ئەوە تەمەنای دواییمە کە ئیشەڵڵا ئومێد دەکەم ئەو تەمەنایان بێت دی. ئێمەش ئومێدەوارین دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان هاوکاتەوەی بەڕێز و خۆشەویستیش سپاس بۆ ئامادەبوونتان بینەران بەڕێز و خۆشەویستی وادارم توانی بەتمان سەرنجتان ڕابکێشین و باسەکە مای گرنگیدانی ئێوەش بێ هاوکات هەر لێرەشەوە بە نوێنەری وەزارەت ڕاگەێنم کە بەڕاستی ئەوەی کە ئێمە کورسەکەتمان بە بەتاڵی داناوە مەسئولێتێکی ئەخلاقی ئێمە بەرامبەر بە بینەران دیارە هەر کەسێک کە پۆستێکی داری هەبێ و پۆستەکە پەیوەست بێ یا لە بڕگەیەک لە جومگەیەکی ژیانی هاوڵاتیانە پەیوەست ببێتەوە یا لەمسی ژیانی هاوڵاتیان بکات ئازاد نین لەوەی کە نەچن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی خەڵکو و ئەو کەسانی کە پەیوەنددارن لەبەرەوە هەر لایەنێک و هەر وەزارەتێک ئەگەر ئێمە بانگشتی بکەین و باسەکە پەیوەندی بۆ هەبێت واجبێکی ئەخلاقی و ئیداریە کە وەڵامی مێدیا باتەوە لەبەرەوە هیوادارم لە ئایندەیە ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە و هیوادارم لەسەر ئاستی وەزارەتیش گوێ لەم دەرهێنەرانە و گوێ لە هەموو ئەو ئەکتەر و دەرهێنەرانی تر بگیرێت کە ئیشکالیان هەیە و کە خەون و تموح و ئاواتی گەوریان هەیە بۆ پێشخستنی سینەمای وڵاتەکەمان وەکو یەکێ لە کایە گرنگەکانی هونەری سەردەم دووبارە ڕێزی ڕەنسەنگای و کۆیستاویم پرۆگرامەتان پێشکەشەکەم لە NRTەوە کاتێکی خۆش دووبارە بەخێرن دەستان.